خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بەرنامەیەکی تایبەتی پانۆراماتان پێشکەشەکەین ئەمانەوێ لە دەردەنەتەوایەتی و نیشتیمانیەکان پرسیار بکەین لە هەنگاوەکانی داهاتووی کورد پرسیار بکەین لە هەنگاوەکانی داهاتووی هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراق پرسیار بکەین چاوی وڵاتانی ئیقلیمی لەسەر هەرێمی کوردستان ئیدارەدانی هەرێمی کوردستان و پاڵپشتی وڵاتانی ئەوروپا و تەنانەت ئەوەی کە باسەکرا کە هەمیشە ئەمریکا و ئەوروپا کورد بە دۆستی خۆیان نەزانن کورد ئێستا لە چ نوقتەیەکە لە ناوەڕاستی دەریاکەی و شەپۆلێک و گەردەلوولێک هەیە یان بەرەو کەناری ئارامە ڕوە یان خۆی بەدەستی خۆی بەو هەموو کەشتیوانەی کە هەیەی بەرەو ناوەڕاستی شەپۆلێک ڕوە هەموو پرسیاران لەگەڵ کەسایەتیی نەتەوەیی نووسەر و سیاسەتمەدار بەڕێز مامۆستا ئەبوبەکر کاروانی گفتوگۆکی مامۆستا سوپاس بۆ دیدارە هیوای سەلامەتی و سەرکەوتت بۆ خوازین دیدار لەگەڵ جەنابەت چێژێکی نیشتیمانی و نەتەوەیی هەیە مجاملە نیەمە حەقیقەتە لەوە دەست پێ بکەین ینی بە گۆشەنیکا و تێڕوانین و خوێنەوەی جەنابەت کورد لە باشووری کوردستان بە تایبەت ئێستا لەکوێی هەنگاوەکانیەتیان لەکوێ وەستاوە لە ناو گەردەلوول و ئاڵۆزیەکانەوە لە پێشەکەوتمیان لە شوێنێکی تەبیعیایە بنای خۆی بەخشنە میهرەبان سوپاس کاکزانە سوپاس بۆ بینەرەکانت بێگومانێمە کە شرۆڤەی سیاسیەکەین کە قسەی فکریەکەین بەڵێ پڕۆپاگەندە ناکەین نابێ حەزەکانیشمان تێکەڵ بە لێکدانەوەکانمان بکەین دروستە ئێمە حەزەکەین کورد دەوڵەت بێت ئێمە حەزەکەین نەر پارچەی چوار پارچەی کوردستان بەیەکەوە ئێمە حەزەکەین کورد لە لووتکەی گەشەکردن و ترۆبکی دەسەڵاتی خۆیان بێ بەڵام کاتێ واقع لێگە دێنەوە بێ بۆ جۆرە لێکی دێنەوە کە لێپسراوێتی سیاسی لە ئەستۆ بگرین و خۆمان هەڵ نەخڵێتنی لە ڕاستی کۆی ناوچەی خۆرەڵاتی ناوەڕاست بە قەیراناتەیە پەڕێ لەبەرەوەی کە خۆمان زانین پێشەوەی ئەم جەنگەش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دروست ببێ ئێمە ململانەیەکی قوڵ هەبوو لە نێوان بەرەی بەرەنگاری بە سەرۆکایەتی کۆماری ئیسلامی ئێران واروها بەرەی بەرامبەر بە سەرۆکایەتی ئیسرائیل و ئەمریکا و یعنی وڵاتانی عەرەبی لە ناوچەکە هەندێک لەم جۆرە چەندین وڵاتی ناوچەکە شەڕی ناوخۆی تیا بوو شۆڕشی سەرنەگرتووی تایە بۆ نمونە لە عێراق ئێمە بزوتنەوەی ڕاستە لە 2003 سیستم گۆڕە لە سیستمێکی تۆتاریتاری هەمەلایەنەوە کە بەعس هەموو جونگەیەکی دەسەڵات و نەکرد جونگەی دەسەڵات ئەسڵن پانتایەکانی ژان و هەناسەدانی ئینسان و کۆمەلگای لە عێراق کۆنتترۆل کرد بوو کرانەوەی گڕوویدا بۆ دیموکراسی هەندێک پیادەکردنی دیموکراسی هاتەکایەوە بەڵام دیموکراسی نییە لە عێراق هەندێک پیادەکردنی میکانیزمەکانی دیموکراسی لە عێراق هەیە جۆرەها من ناسنامەی دژ بەیەک لە عێراق سەری هەڵدا ئیش لەسەرەوە کرێت کە دەوڵەتی عێراقی نەکەوێتەوە سەر پێ و ئاسان نیە دەوڵەتی عێراقی بکەوێتەوە سەر پێ کەواتە ئێمە لە عێراق لە چوارچەوەی دەوڵەتێک ئاژین نیم چە شکست خواردووە شکست خواردووی تەواو نییە بەس نیم چە شکست خواردەوە نیش کەس خواردو لە چوارچەوەی هەندێک دیدی سیاسی هەیە کە جاری تریش ڕەنگە لای تۆ ژوتوێتمان پیان وایە دەوڵەتێکەوە لە چوارچەوەی کۆمەڵی دەوڵەتی بەهێزە ئاسان نییە ئەو دەوڵەتە بەهێزانی دەوروبەری بێڵن ئەو دەوڵەتە هەڵسێتەوە بە تایبەتی کە لە ناو خۆیەوە ئامادەی تەقانەوە بێت خۆرەڵاتی ناوەڕاست دیدێکە بوو لە پێشەوەی کە خۆرەڵاتی ناوەڕاستی نوێ پێگەهێنرێ و ئەمریکەکان دیدێکیان هەبوو کە شتێک هەیە بە ناوی فەوزای خەلاق فەوزای بنیادنەر لەم ناوچەیە دوای ئەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ کە ڕۆژهەڵاتی دیموکراسی و گەشەپێدانی ئابووری بوو بەیەکەوە و ئاشکردنەوەی وڵاتانی ناوچەکە بوو لە چوارچەوەی تێگەیشتێکی تری نوێ لەم ناوچەیە نەگرا ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە هاتەکایەوە کە گونجاندنی ئیسرائیل و ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان وڵاتانی عەرەبی و ئیسلامی وڵاتانی و عەرەبی و ئیسرائیل دێ بە تایبەتی دوای ئەوەی کە ئەو پەڕی هەڵچۆڕانیان کرد لە کۆماری ئیسلامی ئێرانەکە ئەوی ژەوە بوو کۆماری ئیسلامی ئێرانیان کرد بە دوژمن بەرامبەر ئیسرائیل عەرەبەکان و ئیسرائیل لە بەرەیەکە کۆماری ئیسلامی ئێران لە بەرەیەکە ئەمەی غەزە بوو ئەوەنە بڕق ئەستوری مامەڵی لەگەڵاکان تێکدانی ئەم نەخشانەیە یعنی تێکدانی ئەم نەخشانە کورد ئێمە لە ئەم ناوچەیە خۆمان ئەوستا نەخشەکە تێکدا مەسەلەن بێگومان بەرەی بەرەنگاریە بە دەست پێشخەری خودی ئاڵۆزکردنی بە دەست پێشخەری خودی فەلەستینیەکان و بە قارەمانی و ئازایەتی خودی فەلەستینیەکان وانە بۆ هەنگاوی تری بە دوات بێگومان یعنی بێگومان یعنی پەیوەندی بە ڕێگای ئابووریەوە هەیە کە لە غەزەوە تێپەڕی بە پاکتاوکردنی مەسەلەی فەلەستینەوە هەیە بە ئاژبوونەوە و کۆتایی هێنان بە پەیوەندی نێوان عەرەبستانی سعود و ئیسرائیل و ڕێگای یعنی هەمووانەش یعنی کۆمەڵێشت کە پێم وایە هەندێک لە میوانەکانیش لە بەرنامەکانی
پێشوتە هەندێک لە ڕۆئابوووریەکەوە ئاماژیان خستە سەر ئێمەی کورد لە بەشێکین لە خۆرەڵاتی ناوەڕاست بەشێکیشین لە ئەم دەوڵەتانەیە ئێمە لە ماوەی 100 ساڵی ڕابردووە ئێستا لە 2 وڵاتە لە 3 وڵاتە ئەتوانم بڵێم یعنی جۆرێ بواری هەناسەدانمان بۆ هاتوتەکایەوە لە باشووری کوردستانە دەرفەتێکمان بۆاتە پێشەوە کە بەشێ لە خاکەکەمان ڕزگار بکەین بەداخەوە بەشەکەی تر کە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمن نەماتوانین ڕزگارکەین لانیکەم لە 2003 سوودمان وەرنەکرد لەوەی کە کێشەی خاگێک لای بکەینەوە بەداخەوە بزوتنەوەی ڕفراندۆم و ڕاپرسی لە 2005 کە وەرەقەیەکی گرنگ بوو بە دەستسەرکردایەتی سیاسی کوردی و کاتەوە سوودمان لەوە زۆر نەگل لە ڕاستیە کە مەسلەی خاگێک لایکەینەوە ئەگەر یادەشتەکانی پرێمەریش بخوێنینەوە ئەو کاتی ئێمە تێگەیشت کە تێگەیشتنمان بۆ توانەکانی خۆمان و مامەڵەی ئەمریکەکان و دەرفەتەکانی بەردەممان کێشەدار بووە ئەگینە ئەمان توانی ئێمە دەستکەوتی زۆرترمان هەبێت لە ڕاستیە هەموو وای کرد ئێمە لە استراتیژانە مامەڵە لەگەڵ دۆخەکە ناکەین بەداخەوە یعنی ئێمە مامەڵەیەکی ڕۆژانەمان لەگەڵ دۆخەکەیان کردووە لە وڵاتێکە کە قەیرانی زۆر بێ قەیرانی سیاسی و ئابووری تێکەڵاو بێ کە دژبەیەکی ناوخۆی تیا زۆر بێ کە ناکۆکی و لێکترازانی ناوخۆی تیازاڵ بێ کە چوارچێوەی هاوبەش نەبێ هەستی هاوبەش ئامانجی هاوبەش ناستامەی هاوبەش کە خەڵکەکەی کۆنەکاتەوە بە تایبەتی نخبە و هێزە سیاسیەکان کۆنەکاتەوە تۆ سیاسەتی ڕۆژانەکەی کە سیاسەتی ڕۆژانەکەی دیدت بۆ بەرامبەرەکان ئامادە نییە وەک ڕێسایەکی گشتیش نەبوونی استراتیژی تۆ یەکسانە بەبوونی تۆ لە استراتیژی بەرامبەرەکانە لە کاتێکە تۆ پێت وایە استراتیژتیایە بە خۆت مامەڵاکەی بز لە چوارچەوەی گەمەکانە مامەڵاکەین ئێستای خۆرەڵاتی ناوەڕاست ئەگەر لە 1990 یەکە بە سەرکەوتنی بلوکی سەرمایهداری دنیا کۆتایی پێهات وە جۆرە لە کرانەوە وە پیان وابوو کە سەرکەوتنێکی ڕەها بۆ مەسلەی بۆ سەرمایهداری و دیموکراسی بەسەر بلوکی سۆشیالیزم و کۆمونیزم هاتۆتە پێشەوە و بەرەی وارشۆ هەڵوەشایە و یعنی پەیماننامەی سەربازی وارشۆ هەڵەشایە و سۆڤێت ڕووقاوە بابەتانە یعنی ئێمە یەکێ لەو کۆتایی هێنان بە جەنگی سارد و نەمانی دوو جەمسەری کۆما ئێستا هەرێمی کوردستان بوو ئێستا بەداخەوە ئێمە لە چوارچێوەیە هەرێمی کوردستان لە قەیراناژی هەرێمی کوردستان لە قەیرانێکی ناوخۆیی نەخوازراواژی ئەمە ئەکەینە پاکێجێک با لەو لای دابنین بەڕێز دووتت لە 3 وڵاتە هەناسەیەکی کوردایەتیە بوو ئەنجە دێنە سەر هەرێمی کوردستان بۆ ئەمە بۆ بێکە ببێتە دەرفەتێک بۆ ئەوی کە هەمیشە بەرنامەکانم لەگەڵ جەنابەت مای تێڕامان و سەرنجی خەڵکو و سیاسەکانیش بوون کە نایڵێن وانێ نایڵێن زۆر جار باوە سەراحەتە بڵێن گرنگەوە سوودی لێ ببینێن باشە لە کوێی تر مەسەلەن کورد هەناسەیەکی دا و بەڵام یان کە بکرایەوە یان خۆی کپی کردەوە کۆ یارێمی خۆمان کمان کردەوە ئێمە دووەم شوێن ڕۆژاوی کوردستان ڕۆژاوی کوردستان لەوێ دەستکەوتەکان لە هەندی ڕۆ گەورن چۆن گەورن ئێمە ئاسڵن لە بنەڕەتە هەر لە خەیاڵی خۆمانە شتێکمان هەبوو بە ناوی ڕۆژاوی کوردستان ئەگینا وەک خاک شتێکمان نەبوو بە ناوی ڕۆژاوی کوردستان بۆیە هەتا حیزبە کوردستانەکانی ئەوێ حیزب بوون بە ناوی کوردەوە بە ناوی کوردستانە نەبوون تەنانەت ئەو هێزەی کە ئێستا حکومڕانە لە ڕۆژاوی کوردستانە زۆر جار چاویە پۆشی لەبەر بەرژەوەندەکان و خۆی ومانەوەی لە سووریا و لوبنان و ئەوانە لەوەی کە هەرێمی ئەو هەرێمی کە ئێستا لە ڕۆژاوی کوردستان هەیە بەشێکی سروشتی خاکی کوردستان پێدێنێ دوای ئەو شۆڕشەی لە سووریا دروست بوو وەک کاردانەوەیەک بۆ ئەو سۆنامیەی کە یعنی بەهاری عەرەبی دروستی کرد لەوێ شەڕێک دروست بوو ئەو شەڕە ئەسڵەن تەنها کوردی نەبووژانەوە و تەنها بەشێک نەبوو لە شۆڕشی سووریا بە تایبەتمەندی خۆی دیارە بە هەموو ئەو جۆرەشتانە بەڵکو ڕۆژاوی کوردستانی دروست کرد یعنی ئێستا ئێمە ڕۆژاوی کوردستانمان هەیە دیارە تێگەشتی پەکەکە بۆ مەسەلەی نەتەوایەتی و ئیدار و ئەم جۆرەشتانەوە کوێمە نییە یعنی تێگەشتی جایە بۆ نەتەوە بۆ دەوڵەت بۆ دموکراسی بۆ جۆرشێت بۆیە لە ماوەیە لە شوێنێ پانێڵێک بوو لەسەر دەستوری ڕۆژاوی کوردستان بەڕێزێک دکتۆرێکی زانکۆ لێرە قسەی کرد ئەسمە کرد بە زمانی خۆمان قسە لەسەر دۆخەکە کەوتم برا گەر تۆ فکری وەجالان نەزانی نەخوێنیتەوە ناتوانی بەو زمانەی کە خۆیان دەستورەکان پێنووسیەوەی قسەیان لەسەر کە لەبەرەوەی دەستورەکە ڕێندانەوەی فکری وەجالانە لە هەموو حاڵەتێکە بەدەر لەوە ئێستا شتێکەیە بە ناوی نەکارە ڕۆژاوی کوردستان بەڵکو ڕێبەراتی کورد بۆ واقعەیەکی ئیداری سەربازی سیاسی ئەگەر کاتیش بێ کە لە 133 خاکی سووریا ئەکەوێتە چوارچەی قەڵەمڕەوی دەسەڵاتیەوە ئەکرێمە هەرێمی دووەم بێ
و لە سەردەمانێک تورکیا تێگەیشتنی بوو ئەوە هەبوو کە هەرێمی دووەم بێ و من شایەتی هەندێشتم کە سەرۆگۆزیرانیە و کاتە ئەحمەد داوودۆغڵۆ داوای هەندێشتی لەلایەنی کوردی کرد وتی ئێمە توانین مامەڵە لەگەڵ هەرێمی دووەمی کوردیا بکەین لە دوای هەرێمی کوردی لە باشوور لە باکووری عێراقا بەڵام بەداخەوە بە بڕای من دیدی تەسکی حیزبی خۆمان ڕێگر بوو لەوەی کە ئێمە نەتوانین هەندێک دەرفەت قۆزینەوە کێشەکان لە بەردەمی خۆمان ئەەکەم بکەنەوە لە هەموو حاڵەتێکە ئێستا ئەوێش دۆخێکە ئیدارەیەکەیە ئەزمونێکی کوردی هەیە شەڕ بووە هەتا ئەزمموی ئیدارەدان بووە دوای ئەو باکووری کوردستان بێ باکووری کوردستان ڕاستە تاکو ئێستا ناوی کوردستان قەدەغەیە دانراوە بە کورد وەک پێکاتەیەکی زمانەوانی گروپی ئیتنیکی بەڵام دان نەندراوە بە بزوتنەوەی نەتەوایەتی کوردی دان نەندراوە بە کێشەی کوردی بە کێشەی کوردستانە دان نەندراوە بە کوردی سیاسی دان نەندراوە بۆی کە تۆ لەسەر ئەساسی کوردبوون و جیاوازی نەتەوەیی داواکاری هەبێ بۆ جۆری بەشداری لە سیستەمی حکومڕانی لە تورکایە و بەرگری لە ناسنامی خۆت و بەشداری خۆت و ئەوم بابەتانە بەڵام لەوێش پێشکەوتن هەیە لە بەرەوەی ئێمە وجوب بوونێکی سیاسی کوردیمانەیە لەوێ دۆخی کاریگەرە لەسەر بارودۆخی تورکیا و ئێمە لە ساڵانی ڕابردووە لە چوارچەوەی ئەو ئاڵ و گۆڕانی لە دوای 2002ەوە لە تورکیا ڕوویداوە کرانەوەمان هەبووە بەسەر ناسنامی کوردیە لە سەردەمانێکە کە زمانی کوردی قەدەغە بووە وەوە لە قوتابوویە کوردیەکان ئەگەیەندرا کە سوکاتیە بە کوردی قسە بکەی و شەرمە تۆ کوردبی لەبەرەوەی هەمومان کورد بووین ئەگینا کورد تورکێکی چێواویە ئێستا ئەو بارودۆخە لە تورکیا نەماوە کوردبوون شەرم نییە و لە باتیەوەی زمانی کوردی قەدەغە بێ لە ڕاستیە 24 ساعت تەلەڤیزۆن و ڕادیۆ بە زمانی کوردی هەیە و کۆرسی شەیە بینە ئەمە ڕاستە ڕەنگە بە دەستکەوتی سیاسی گەورە حسێب نەکرێ بەڵام ئەمە نانڕاستەوە خۆ خزمەت بە پرۆژەی ناسیۆنالیزمی کوردیەکە تۆ لە ئاستە باڵاکە قساکە ینی ئەنجا کۆی ئەم بوونە سیاسیە کۆی ئەم بوونە سیاسیە ئەو دژبەیەکیانەی کە لە نێوان باڵی ئەلمانی و ئیسلامی هەیە لە کورتیا ئەمە توانێت پارسەنگ بێ هەڵبەت دەگەر هەندێک هەڵی استراتیژیمان نەکردە لە 2015 ئەوانە بۆ جۆری ئیدارەکردنی ئەو ململایانانە ڕەنگە ئێمە خاوەن دەستکەوتی گەورەتر بووینە ئێستا لە تورکیا لە هەموو حاڵەتێکە بەتایبەتی بەشداری ڕۆژهەڵاتیشە ڕاستە لە کوردستانی ڕۆژهەڵاتە ژیانی حیزبی نیە لە ئێرانە کە ئێمە ژیانێکی حیزبیمانەوێ بەڵام ئێمە لە ساڵانی ڕابردووە شایانی دروستبوونی چوارچێوەیەک بوون بۆ فراکسۆنی ناوچە کوردیەکان لەوەیە هوشیاربوونەوەیەکی نەتەوەی گەورە هەیە من پێم وایە ئێستا ڕۆژهەڵات مەڵبەندی ڕاستەقینەی هوشیاربوونەوەی نەتەوایەتی پاک و خاوێنە کە بۆنی ڕوحی قازم محەممەدی لێن یعنی بۆیە لە هەر چوار پارچی کوردستمانە بەڵام ئەوێ وەکو بڵێ هێشتا چوارچێوەکان ڕێگەکە زۆر سعیدی جەلیل و تەنانەت مەسعودی پسیشیانیش ناچارون کە بڵێن بە کوردی قسە بکەن ئەمەش ینی ئەگەر خۆمان ببین ئەگەر خۆمان ببین ئەتوانم بڵێم کورد هاتۆتەوە سەرشانەوە لە ناوچەکەیە ئەمە لە ئاستە ناسیۆنالیزمەکەی باسەکەیوانی مامۆستا بەڵام خەلەل و کەم و کورتی زۆریش هەیە باشە ئەو ئەگەر بمانەوەیە چییە و بۆ نامانەوێ یان ناهێڵن بمانەوێ کە لەسەر شانۆی ناوچەکەیە شتت بین یان ڕقەمی قورستر بین بێگومان 100 ساڵ نیان هێشتووە و نیانویستووە و نەشیان هێشتووە هەم دەسەڵاتدارە ناوخۆیەکان هەم دەسەڵاتە نێونەوەیەتەوەکان ئێمە ببین بەڵام بە تێکشکاندنی سیستەمە نادادپەروەری نێو دەوڵەتێکە لە نەوەی یەک بەدواوە ئێمە کرانەوەمان بۆ دروست بوو ئەتا لە باکووریش کرانەوەمان بۆ دروست بوو کووتمان لە ڕۆژئاوا لە باشووریش کرانەوەمان بۆ دروست بوو ناتوانین یعنی تەنانەت بزوتنەوەی سڵاحی لە ئێرانیشە بە تەواوەتی کەنار خێنچکوم ئەویش مەجالیدا هەناسەیەک لە ڕۆژهەڵاتی کوردستانیش هەبێت ئێمە بۆ یەکەم جار بە تایبەتی لە باشووری کوردستانە شانسەکە گەورەتر بوو بیرمان نەچێت لە ڕاستیە یعنی قورسایی جیۆپۆلیتیک و جیۆسیاسی کوردی لە باشووری کوردستان بووە یعنی ئێرە چەق بووە لە کاتێکە تۆ لە سیاسەتێکی تواننەوەی نەتەوایەتی تاقەت پڕووکێن لە باکووری کوردستانە پەیڕەو کراوە ڕادیۆی شۆڕشی ئەیلول لێرە نەهێشتووە ڕوحە بمرێ و زۆر ڕۆڵی هەبووە لە هێشتنەوەی ئەو زۆر کردووە
حجرەکان لە کوردستانە ڕۆڵی زۆر گەورەی هەبووە لەوەی کاورێ نەمرێ مە بەس مۆیەکە لە هەر شوێ دەنگێکی کوردی هەبوو بێ شۆڕشێکی کوردی هەبوو بێ ڕاستە خۆ کاریگەری لەسەر پارچەکانی ترە نەبوو بەس لەسەرەوە بووە ئێمە شانسی گەورەمان هەبوو لە باشووری کوردستانە شانسەکەش تاقیکردنەوەی تەنها کوردی باشوور نییە تەنها ناسیۆنالیزمی کورد نییە لە باشوور بەڵکو بە جۆرە لە جۆرەکان تاقیکردنەوەی لەگەڵ لەسەر ئاستی کۆی بوونە کوردیەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تا ڕادێک و هەندێک لە وڵاتانی دەوروبەریش تەنها وەک هەرێمێک مامەڵیان لەگەڵ هەرێمی کوردستانیان نەکرد بەڵکو وەکو نوێنەری ناسیۆنالیزم و نەتەوەیەکی دابەشکرا و بێبەشکراو لە دەوڵەتی خۆی لە دوای جەنگی جیهانی یەکەم مامەڵەیان کرد و بۆ یەکەم جارە لە مێژووی 100 ساڵی ئێمەیە کە ئێمە لە لۆزانەوە خراوینە زیندانێکی تاقەت بڕووکێنی پێش ئەوەی کە ڕەزا شاو یعنی کەمال ئەتاتورک و دەوڵەتی عێراق و سووریا ئەم جۆرەشتانە هیچ سیستمی نێودەوڵەتی و بەریتانیا و فەڕەنسا و دوای ئەمریکەکان و ئەمانە ئێمە دەرگامان لێکراوەتەوە کە ئەوان بەرژەوەدیان لەگەڵ ئەوەیە بوو ئێمە هەرێمێ بین و هەرێمێکی بەهێزیش بین نەکە هەرێمێک بین هەرێمێکی بەهێزیش بین نەکەر ببین بوونێکی کاریگەریشمان هەبێ دەوڵەت بین لە ناو دەوڵەتە و ئێمە دەوڵەت بووین لە ناو دەوڵەتە واگەر خۆمان ببووینایە ئێستا کێشەی خاکمان چارەسەر کرد بوو و من ئەوەنەی زانیاریم هەبێ شانسی بە دەوڵەت بوونیشمان هە لە 92 هەبوو بە گوێرەی هەندێ مناقەشە لە هەندێ ناوەندی دەوڵەتی خۆر ئاوایە کراوە ئێمە خۆمان ئامادەگیان نەبوو جەوهەری مشکلی ئێمەش لێرە لە ڕاستیە ئەو دابەشبوون و شەڕ و ناکۆکی و پێک نەخواردنەیە لە نێوان باڵە مێژووی و تەقلیدیەکانی بزوتنەوەی نەتایەتی کوردی دروست بووە ئەو کێشەیە لە 64ەوە دروست بووە تاکو ئێستا ناهێڵێ ئێمە وەکو نەتەوە خۆمان نمایشکەین بۆ دەوروبەری خۆمان ناهێڵە سەرجەم توانانەتەوە یەکانمان کۆکەینەوە ناهێڵێ استراتیژێتێکی نەتەوەیمان هەبێ ناهێڵێ ناسنامەیەکی هاوبەش ڕوحێکی هاوبەش هەستێکی هاوبەشمان هەبێ بۆ ئەوەی وەک پێکهاتە وەک نەتەوە وەک خاوەن قەزیە وەک پڕۆژە خۆمان بۆ ئێران و تورکیا و جیهان و ئەوانە بکەین و پێمان وابێ ئێمە ئەتوانین لەسەر پێی خۆمان بوەستین ئێمە لە سەردەمی ئیستیعمار تێپەڕێوین ئیستیعمار پێویستیمان بە کەس نێ پێویستیمان بە یارمەتی هەیە بۆ ئەوەی خەڵک تێکمان نەشکێنن ئەگینە ئێمە ئەومان تایە لەسەر ئاستی جیهان کارلێک لەگەڵ بەهانەتەوەیەکەیە بکەین لەگەڵ پێوەرە جیهانیەکانە بکەین و جیاواز بین لەگەڵ دەوروبەری خۆشمانە بەڵام بەداخەوە ناکۆکێکە دوای 2003 ناکۆکێکە گەندەڵیشی هاتە سەر ناکۆکی و گەندەڵی نیان هێش ئێمە نە ئیدارەمان یەک بێن نە ئیرادەمان یەک بێن نە هێزمان یەک بێ نەستراتیژیان نەکمێ نەدیدمان بۆ پەیوەندیەکانمان یەک بێ و ئێستا وای لێ هاتەوە بەداخەوە نە لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم نە لە بەغا ئێمە وەکو گەل نەماوین وەکو پێکاتەش نەماوین وەکو کۆمەڵی خێڵی سیاسی لە بەرگی حیزبە بە پەرش و بڵاوی لە بەغا مامەڵاکەین ئەوە پاکێجەکەدامنا کوردستانەکانیشان مامەڵاکەین ئێستا لە کەرکووک ئێمە وەکو پێکاتی کورد مامەڵاکەین وەکو حیزب مامەڵاکەین لە بەغاش وەکو حیزب مامەڵاکەین دیارە پێم وایە تاکو ئێستا ڕۆژاوای کوردستان زیرەکانەتر مامەڵەیان کردووە تەبیعی هەڵوێستی ئەمریکەکان بۆ ئەوان مەسلەیەکی زۆر گرنگە بەس ئەوان پێشتر بە بڕای من هەڵەکانیان لە پێشترا بوو لە باکووری کوردستانە پێم وایە لە 2015 هەڵ استراتیژیە گەورەکە لە ئەو کاتیا بوو ئێمە ئەمانتوانی لە ڕاستیە دەرفەتەکان گەورەترکەین ئازارەکان کەمترکەینەوە و نەخشە بۆ هاوپەیمانەتێکی نوێ بچێشین لە تورکیا کورد بەشێکی ئەسڵی بێ و شەریکی ئاشتی بێ و داکۆکە کار بێ لە دروستکردنی تورکایەکی نوێ بە گۆڕینی دەستوریشە. ئەوە بابین سەر هەرێمی کوردستان کە بەڕێزت باست کرد چەقی کوردایەتەکە لێرەوە بۆ سەپۆرتی پارچەکانی تری کردووە بەشێک لە شۆڕشەکان هاتوونەتە ئێرە ئەمە لێرە بەڵام زۆر جوان تەوزیفت کرد بوێ ڕای ناکۆچەکە گەندەڵیشی هاتە سەر ئێستا گەورەتریش بووە ئێمە لە هەرێمی کوردستان یان قەزینەتەوایەتیمان لەکوێ وەستاوە ئەچێتە پێشەوە یان بۆ دواوەیە بەداخەوە بۆ دواوەیە دانی کەم وەستاوە دانی کەم کۆمەڵی سیماتی نەتەوە لە چەند ئاستا ئێمە بزوتنەوەی نەتەواتی کوردی ئەگەر بڵین ناسیۆنالیزم یعنی تووشی شێوانێکی گەورە بووە وەیشەڵام من لە کۆڕێکە باسیێواکەم کە دابەشبوونی لەشکری حیزبی چەکی حیزبی و دابەشبوونی ئیداری کە بەرهەمیەوەیە چ کاریگەریەکێ بۆ من بە درێژی لەسرم نووسی کاریگەریی سلبی من بە درێژی لەسرم نووسیوە لەو هەشت بەرگەی لەسەر ناسیۆنالیزمی کوردی نووسیوە لە بەرگی دووەمە یعنی شەڕی ناوخۆ چۆن ناسیۆنالیزمی کوردی شێوانوە چۆن ناهێڵی ئێمە وەکو بزوتنەوەی نیشتیمانی مامەڵە بکەین لە ڕاستیە ئەگەر ڕاستەوێ ئێمە لە باشووری کوردستانە ئێستا زیاد لە نەتەوەیەکەین زیاد لە ناسیۆنالیزمێکمان هەیە زیاد لە بزوتنەوەیەکی نەتەوەیمان هەیە
يعني ببڕای من ئێستا پارتی خۆی ناسیۆنالیزمێکی یەکێتیش خۆی ناسیۆنالیزمێک يعني هەردوو دیدگاکەش جیاوازە بۆ کوردایەتی وەکو من پێم وتن ئەم جۆرەشانە لە بە هەردوو لایەنم وتووە لە ڕاستیە لە نزیکەوە وەڕەتیان نەکردوێتەوە وتم لە 1964ەوە ئەگەر تۆزێ ساڵی هەفتا بۆ 75 لەبەر بارودۆخێکی دیاریکراوە تۆزە لێ بقرتێنین کە تۆ لەو مێژوەی کە ناکۆکەی سەری هەڵداوە کە ناکۆکێکە نا جوگرافیای هاوبەشت ماوە هیچ جوگرافیەکی هاوبەشمان نەماوە هەر لە شاخەوە باشووری کوردستان دابەش بووە نەک لە دوایینەوە لە ڕاستیە نا مێژووی هاوبەشت ماوە ئێستا ئێمە یاداوەری هاوبەشمان نیە لە 50 ساڵی ڕابردووە یاداوەری هاوبەشمان نیە بۆیە یەکێ لەو شتاوانەی شەواوە لە زهنی ئینسانی کوردە لە چوارچێوەی ئەوەی کە پێویستە ناسیۆنالیزمی کوردی لەسەر بنات کرێتەوە چەمکی مێژووە برادی شەڵا لە داهاتوە قسەی لەسەرەکە ئەم چەمکە ئەبێ بینا بکرێتەوە لە هوشیاری ئینسانی کوردە پەیوەندی ئێمە بە مێژووەوە ئەوەنە شێواوە ئەوەنە دەرد و ئازاری تێکەوتووە ئەوەنە نازانستیانە مامەڵی لەگەڵەکرێ ئەوەنە ناکارا کراوە کە تەسەور ناکەی ئەگەر بێت مرۆڤ تۆزە شارەزابێت لەو تیۆرانەی لە بواری نەتەوەسازیە ئیشەکەن ئێمە لەسەر ئاستی تاکی کورد ناومێدێکی قوڵ و گەورە هەیە بەرامبەر و دەسەڵات و نخبە سیاسی لە هەرێمی کوردستانە هەیە تەنانەت گەیشتە ئەوەی کە خەڵکێک بە پێچەوانەی ویژدانی خۆیەوە بە پێچەوانەی دەرونی خۆیەوە بە پێچەوانەی ناخی خۆیەوە ئامادە بێت دەست لە هەرێمی کوردستان هەڵگرێت سوێن دەمە ئەگەر ساڵانی ڕابردوو یعنی بەشە لە هەرێمی کوردستان زۆرینە لە هەرێمی کوردستان جاری وە هەبوو ئامادە بوو سازر لە شەر چارەنووسی هەرێمی کوردستان بکە وەک تۆڵەکردنەوە لەو شتەی کە پێی وایە لە کوردستان ناڕا تەبیعی مرۆڤی کوردوانیە مرۆڤی کورد کاتێک کە قساکە جنێوەدا بە قوارە هەرێم ئەڵێ بام قوارە بڕوخێ هەست بە لوتکەی سوکاتی بە خۆیەکە لە ناخی خۆیە هەموو مرۆڤێکی کورد دووشتە مامۆستا بیرمە 2005 بوو انتخاباتی پەرلەمانی عێراق بوو هێزە سیاسەکان بەیەکەوە تەنها یەکگرتووی ئیسلامی ئەوختا ئەکتیڤی لە ناو سیاسەتی ئەوانەوانە حملەیەک دەستی پێکرد بوو کە ئەوان تەمەڕودیان کردو لەو قەزەی کوردی لانداوە و دژی کووردە و بە قسەی تورکیاوەکەن و بە قسەی عەرەبواکەن و ینی ئاستەکە تا ئەو ئاستە باڵا بۆ خەڵک پێی کارەسات بوو هەموو کورد بێکەوە نەبێ ئێستا وەکو جەنابەت وتت مەسەلەن خەڵک مەسەلەن من خۆم خەڵکم بینی وەکو ڕۆژنامە نووس ئەوت پێڵم کە ئازارێکە وتی حەزمە کرد لە پەرلەمانی کوردستانە دووسێ حزبی عەرەبی بەشدار بووە شیعە بۆ ئێمە دەنگمان بۆ کۆکردپایەوە لە یەکێک لە لادەکانی دەڤەری ڕاپەڕین مەسەلەوەیان بە من وتووە کە ئەمە ئازارێکی گەورەی نەتەوەیە بۆ بورە ئەمە بڵێ چاوەڕێکە من خۆم چاوەڕێەکەم بەداخەوە یەکێکی وەکو سوودانی ئێستا پێشتر کازمی لیستیان لە کوردستانی هەبووە بۆ پەرلەمانی عێراق یعنی نیوەی کورسی کوردیان هەبێت ئەو کاتەیەتر تۆی دیعایەوە ناکەی هەتا حیزبە کوردەکان و نەراتی کوردەکەی ئەو خە دووری مەزارە لە قۆناغی ڕابردووە بچینە سەرەوە شاد ئەو خەلەلە لە چۆ دەستی پێکرد ئەو خەلەلە ناکۆچوو گەندەڵیەکەیەم بۆ جەوهەری مشکلەکە ئەو ناکۆکەیە کە هیچ سازشێکی تیا ناکرێ بەداخەوە کە شوێنێک نیەتایە ئابڵۆقە بدرێ چارەسەر بکرێ کەم کرێتەوە ئیدارەیەکی عەقلانی تیا بکرێ ئێمە ئێستاش لە قۆناغی شەڕی ناوخۆیاژ ذهنیەتی شەڕی ناوخۆمانە شەڕی ناوخۆ یعنی چییە شەڕی ناوخۆ تۆ نەتوانی ئاسەوارەکانی شەڕی ناوخۆ چارەسەرکەی تۆ ئێستا بە بغز و ڕقد و کینەوە مامەڵە بکەی تۆ ئێستا پێت وابێ ئەتوانی بەرامبەرەکە لە گۆڕەپانی سیاسی بکەیتە دەرەوە تۆ ئێستا زۆنتە بێ لە پێشەوە دەڤەرتە بێ زۆنی سەوزتە بێ و زۆنی زەردتە بێ تۆ ئێستا هێزی هەفتاتە بێ هێزی هەشتاتە بێ و ئاسایشی ئەملاتە بێ و ئاسایشی ئەولاتە بێ کەواتە لە ئەزمموی ئێمەیە بە پێچەوانەی جیهانە کاڵێن شەڕ درێژەی سیاسەتە سیاست درێژەی شەڕە کە سیاست درێژەی شەڕ بوو یەکێ لەو شتانەی مانای نامێنێ سیاست مانای نامێنێ ئەگەر خواتەمەنیام لە داهاتوە قسە لەسەرواکەم یەکێ لەو شتانەی لە هەرێمە مانای نەمەوە سیاسەتە ئێمە سیاستمان نەماوە سیاست نیاکەین سیاست ناکەین ئێمە بە ناو سیاستە یعنی فۆرمێکی شێواوی سیاستە لەبەرەوەی ئێمە بە پلەی یەکەم لە چوارچەوەی لە فۆرمی حیزبە سیاستەکەین حیزبەکەش سیستمی حیزبی کۆی منزومەی حیزبی لە کوردستانە نەخۆشە بە بێ جیاوازی تەنها ئەوەیە لەم حیزبەیە زۆرتر دەرەکەوێت لەو حیزبەیە کەمتر دەرەکەوێت ئەگینا منزومە حیزبیەکە نەخۆش لەسەر ئاستی تا کە ئەم ناومێدی هەبێ و هەست بە ناسنامەی نەتەوەیەتی خۆی نەکە شانازی بە کوردبوونی خۆیەوە نەکە لەسەر ئاستی استراتیژی نەتەوە لە عەزەتی کوردایەتی تاچی کوردیشان نەداوە
بابا يعني تو يعني شي الله يك لو قاعداني هي الله كاتنا عدالتك وناكساني دروس تبي لكم والجاك يك لبرنجا مكاني شيء يكيتي روشنبيري ناوخوي او كومالجا تقيتها يعني كل احساسي هاو باش تقيته عيني هاو باش تقيته تبعي منهم قسانا كم بديلي بزوتنوي نتواتي لا من هر نتواتي بس بديلي بروجيكي كس خواردوي اجتماعي باشوري كردستان بروجيكي ترين اجتماعي كردستاني باشوره بو براد من وتارم نوسي كرداتي فورمش كس خواردوي ناسيوناليزمي كردي وبالفعل كرداتي كستي خوار استعيب باسي كرداتي هاتشم كورت روش تدروا روش تدروا بلا كرد بلام كارين كرداتي شكستي خواردوا نا يعني اما تشوينا قناغي باش ناسيوناليزم نتواتي كرديوا بلكو ابي فورمي كي جاش سردو ترو نتواتي ترو اخلاقي ترو راسترو عادلانه ترو نتواتي كردي ابي بناكي اجينا ناسيوناليزم تاجي كردي مؤهله بو بابته هميشه ابي ايشي نخبه دواي لدواي تاك باش داري بك راسي ايشي نخبه چکو مگر تو ناسیونالیزمی کردیت قبول نیه نتواتی کردیت قبول نیه جیهان لسر اساسی نتواتی دابش کراوه زور با آسانی اچی تچوارچوی نتواتی عراقی من دو نمونم هيا نمونه چان مثلا لشکرششی سپای ترکیه كقصي لسر كريه لفورما حزبك يقصي لسر كريه بون اما راست الرنقه بشي لنا اختاتي كلي كرداتي به كالين دارو بردك سوتي بلام حزقين زياتر بيلا بارتي بدين بون منا يعني اما بلام لسر استي كرداتي خالص باكا نابيني ناسنا بدجش سامنا كبيني اما بو ما مصر اما جد بخالك جرين كرك كانت لباري اخلاقها اما جي بي كردوا كانت الله ابي مروف هميشه امان جبه بله همشه امان جي سياسته وابوري وحكومته ودصلاته وهر شيء كترنا بمروف بقى امراض لهر شوينه كان مروف بقى امراض او دوخي كنا اخلاقيه كاتيس اما بو امراض بو بدنجا اما ورجرنا سربواري ناسيوناليزم استا ناسيوناليزم ونتو ونتواتي خوي بو بامرازي من الملاني حزبي ببيوركي كان دوخي كنا اخلاقي نتواتي دوخي يا بكارهنانك كنا اخلاق يعني نتو نتواتيا بو برجوندي هر اوجني او فراغ دروس كردو كخلق بارزاي بارز خو ياري بولاتي اقليميه وببغداد شو من باب الروايمن كخلق بيوايا خلقي كردستان بكرامت بو وازينا ولا شرفي نتواتي وكرامتي خوي نا خلقي كردستان قيراني سرمشقي سياسي نتويه قيراني سرمشقي سياسي نتويه استاش بروجيكي زندوي نجتماني باشوري كردستاني راستقينها به كبزانه بحق يعني ديدي آسوي بيركرنوي سياستي لسر آستي نجتماني ونتويه نقل لسر آستي حزب وجروب وناوتشو بنمالو أم جورشتانا هشتا هیچ گوتاری نیه بربرکانی گوتاری اجتماعی بکلا کردستان. کاته هشتا حالیان گرتولی. بله او نوانوی که خالق پیوای انتماعی اجتماعی لاوازا نخیر منو توی بدل نیه ربراتی بکین و پیوای ام رازگونی لویا کباسی نتوایتی کین اگیناک شکی من سال لمن بقوة لا انتماعی اجتماعی. يعني هو استيك كم 8-15 ساله يعني روحي كي اجتماعي كردستاني تي زور لمن بهسترا يعني زور لمن بهسترا اما بو اوي ببينا يعني لاني كان ببينو زاري شتر نزيك بينو ولا بدولة بون بيوس ما بوني هم نخبه هم لسرتاك او ايش بكري مثلا زاري كده مو سر اوي مثلا اولش كتشيشه كم كز ابينم بلد زور خفت خوم بولش كتشيشه بسوتان دنينا وسكان ما با ولاتي شتر هاتو بالشغله بعدين اصلا زاني شويه بارك عندي السياسه كان منها عندك تحليلي جغرافي كردوا منطقة كينا بينيوا مثلا متيني لبوبا قاري لبوبا متين مثلا آمدي لبوبا شيلازي يعني أواني تكليشي جغرافي كردوا لبرنامج براسي بيولا مثلا سوار حفتين رابردوا بيستي بونيا أو بيدنجة سامناك نابيني بوقزين تواتي ما مستا باز لبارتي بينا سنوري نفوزي أوايا كاتي خلق كاستي كير قصة كردن لسر دوسيا كان معاملة كردن لقل بيونديا كان ولاتاني داروبار معاملة كنا تواتينيا جا منا اگر خوار يارمتي دا زورشتم لسر خوم كرب مالله برنامج ان شاء الله لا ان شاء الله الثمن باقي والسلامه تبي اكيد صار تاريابلين وجوديا كان انجستان سيالستا كان قصي كان هي الله تو اواني كايلي تو اوي كايكي بله بالضبط تو اوي كايكي بله
نەتەوایەتی ئەوە نییە کە ئەیڵێن کە بە دروشم بەرزەکەنەوە کە لە رادیۆ تەلەڤیزۆن ئایڵێن ئەوەیە کە ئەیکەن بەکردەوە چیەکەن کاتێک خەڵک سەیری کردەوەکانەکە پێی وایە کە دیدەکە نەتەوایەتی نیە کە دیدەکە هەتا ڕەخنەکانی تۆش نەتەوایەتی نین کاتێک ڕەخنە ژەگریلەوە ئەڵێ گەر پێچەوانەکە بێ ئەم ڕەخنانە بێدەنگە بێ ئەگەر ڕەخنا ئەم بێنە بێدەنگە بێ ئەگەر شتەکە لەسەر دیموکرات و کۆمەڵە بێ بێدەنگە ئەگەر یا شتەکە لەسەر پەکەکەی بێدەنگە بێ بەلایانی کەمەوە بۆ لەبەرەوەی کە مامەڵەی ئێمە کەم من و تۆ لێرە پێکەوە نەبووین کە استراتیژێکی نەتەوایەتیمان نەبوو کە وەکو هەرێمی کوردستان مامەڵەمان نەکرد کە پێناسێکی هاوبەشمان نەبوو کە دیدێکی هاوبەشمان نەبوو تەنانەت تێگەیشتێکی هاوبەشمان نەبوو بۆ ئەوەی کە ڕووەدا ئەوە چییە ڕووەدا ڕەهەندەکانی چین سینارۆکان چین ئەبێ چی بکەین لە بەرامبەریە کەشتیوامان نەبوو ئیتر لێرە ئێمە ئاچینە قۆناغی ئەو دیو نەتەواتیەوە ئەچینە قۆناغی حیزب ئێبا بڵێن حیزبی نەتەوایەتی بار خۆ بەخۆی بڵێ حیزبی نەتەوایەتی بەس لە ڕاستی ئەو ناتوانێت نوێنەرایەتی کۆی ڕۆحی نەتەوایەتی بکات ئەو ناتوانێت ئیدعای ئەوەکە بەس بەکردەوە ناتوانێت بیکە بۆی ئێمە کاتی خۆی باسی کۆنگرەی نیشتیمانیان کرد من نزیکەی 100 لاپەڕەم لەسەر نووسی یەکێ لەوانە چۆن دیدێکی تاواوکەرمان هەبێ لە سەراستی کوردستانە بۆ کۆنگرەی نەتەوایەتی یەکی لەو شتانەی دەستم پێکرد هیچ باسی کۆنگرەی نەتەوایەتی مەکەن پێش ئەوەی کۆنگرەی نیشتیمانی پارچەکانی کوردستان سەرکەوتوو بێ نووسیم جارێک لە هەر پارچەیەکە ئاشبوونەوەی نیشتیمانی لە نێوان حیزبەکانە بکەن با حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئاش ببنەوە با لە ناو خۆی کوردستانی باشوورە ئاش ببنەوە با کوور باشوور جارە لێرەیە ئاش ببنەوە بتوانن نوێنەرایەتێکی هاوبەش دروستکەن ئەو کاتە تێگەیشتن لە ئاستی چوار پارچەکانی کوردستانە تێگەشت بەس یەکێتی بە ئەجەندایەکی هاوبەش جیاواز بڕا و پارتی بە ئەجەندایەکی هاواز بڕا و ئەنە کەسە بە جیاواز و هەسەدە بە جیاواز و دیموکرات بە جیاواز و کۆمەڵە بە جیاواز ئەمە گەڕەلاوژە دروستە بێ عنی چۆن کۆنگرەی نەتەوایەتی سەرەگری ئەو کاتە ئەو کاتە کۆنگرەی نەتەوایەتی بۆوە ناکە بیکەی بە ئیدعاوین و جورەشتانە چۆن بە بێدەنگی استراتیژیەکانمان یەکبڕ نەبن یەکتری تاوکەر بن جاری وایە من بە بێدەنگی خزمەتی تۆ استراتیژیەکانیان لە هەرێمی کوردستانە ئەگرتوونیە تا بڕوا بۆ یعنی تەواو لە هیچ پارچەیەک ئەگرتوونیە لە هیچ پارچەیەک ئەگرتوونیە بەس لە هەرێمی کوردستانە زەقترە لەبەرەوەی ئێمە دەسەڵات پارە شانس عیلاقات دەرفەت زۆر شتمان لەبەردەستایە لەبەردەستی پارچەکانی ترانیە بۆیە لێرە تاوانەکە گەورەترە لەبەرەوەی دەرفەتەکان و دەسەڵات زۆرترە با بێمە سەر دەردێکی تری کوشندەوەی کە لە کەرکووک یەکێتی و پارتی بێشەکەن مەسەلەن کەرکووک بۆ ئێمە قەزیەکی نەتەوەیە وانە من بەرنامەمان کردووە لەسەرەوەی کە دۆخی کورد و سەرژمێریکردنەکانی و بۆ بەراوردەکانی و زیاد بوونی عەرەب و ژماری ئەوانەی عەرەب هەموو جێگەی مەترسیە کەچی یعنی هەست ناکەم یەکێتی و پارتی تەنانەت لە ئێسقانشکانیشیان تێپەڕاندووە ئێستا خەریکە ئێسقانەکانیش وەکو ئەو میلەتانی هەن بی سووتێن و خۆڵەمێشەکەی بکەن بە دەردەریاوە ینی ئاوای لاتۆ بەڕاستی ئەم بابەتە لە چۆ سەرەڵەدا مامۆستا وڵا برات هەر لە دوای هەڵبژاردنەکانەوە من چەند وتارێکم لەسەر کەرکووک نووسی لە هەفتەی ڕابردووشە ئیتر تااقەتی وەکوتم بڵێم وتار هینی نەما بە چوارینەیەک هەستی خۆم دەربڕی هەڕێک نووسیم ئەمڕۆ کەرکووک پرسەیەتی قەڵا ڕەشپۆش خۆی دەردەخا دایکی شەهید بە شەرمەوە خۆی بۆ گۆڕستان دەردەخا با بە گوڕگوڕ لە ماتەمی شکۆی خۆیان دەگریێت و کراسی حەسرەت بە تەنافی دووبەرەکیەوە هەڵدەخ یعنی بەداخەوە ئەو ململانەی لە کۆی ناوچە کوردستانیەکانەیە هیچ پەیوەندی بە نەتەواتی کوردیەوە نییە هیچ پەیوەندی بنێتەوە یعنی وا مامەڵە ئەکەن هەر برات کاتی خۆی زۆر لەسەر کەرکووکم نووسی کەرکووک ناوچەی جێناکۆکی نێوان یەکێتی و پارتی پێشەوەی نەتەواتی کێشە گەورەکە ئەمەیە کێشە گەورەکە ئەمەیە یعنی لە فقی ئیسلامیە تۆ بۆی میرات بەرگریە بێ باوکت بمرێ واگەر خۆت باوکت کوژی میراتت بەرناکەوێت لە بەرەوەی هێنی کردوجار ئێمە پێش ئەوەی کەرکووک و ناوچە جێناکۆکەکان کە تاوان بوو ناومان نەجێناکۆک تاوان بوو کە تاوان بوو ناومان نەجێناکۆک خۆمان دوایی بۆ دڵدانەوەی خۆمان ناومان ناوچە کوردستانەکانی دەرەوەی قیمەتێکی ڕۆحی پروپاگەندەی ئەعلامی ئەم جۆرەشتانەی هەیە قیمەتێکی دەستوری و قانونی نییە
چکە خۆمان ناوچە جێناکۆکەکان واتە بە میکانیزمێکی دیاری کرا و بە شێوەیەکی شەرعی ئەکرێ مڵکی ئێمە نەمێنن خۆمان ئەو دەرفەتەمان داوە بەدەست بەرامبەرەکانمانەوە ئاکرا بەدەست ئێمەوە نەبن بەسەر داگیرکراو بن نا ئێمە یعنی شەرعیەت بە داگیرکردنێ بڕین ئەوە بە ئیتیفاقێک کە لەسەری ڕێکەوتین ئەو بە تەواوەتی بە مڵکی ئەوان و من بە دووری نازام لە بەرنامەی تری شاوتومە ڕۆژگارێ بێ زۆر دووریش نەبێ کە ئێمە تکاوڕجا بڵین نابێ مادێ 142 جێبەجێ بکرێ 142 جێبەجێ بکرێ لەبەرەوەی چارەنووسی ئەو ناوچانە کۆتایی پێدێ و کۆتایی پێدێ وەمزانی بەهین بەتەنز ناوێکی داوای گۆڕانی هینەکە سونەکان ئەنامە بوتم ڕێگە بە تەنز ناوی خۆمان بەڵێ ینی ئێستا ئەو زۆر جوان جملەیەک مامۆستاکەڵەی ناوچەی جێناکۆکشیشتی و پارتیە مەسەلە نەئەکرا ئێمە ئەوە لانی کەم ئەو خاڵە ئیبرازە ئەوە خاڵە ئیبرازکەین لە کەرکووکە بڵین بە ڕێککەوین لێرەیە بۆی دە سوپەنجە نەرمکەی لەگەڵەوەی لە هەرێمان ڕێکەوین من جارێک تر بیری دێنمەوە لە بەرنامەکەی تۆ شاوتومە هیوادارم براد لە 2023 پرۆژەم بۆ کەرکووکە بوو 2 هەفتە پێشەوەی کەرکووک هێزەکانی ئەمریکا بێنە ناو کەرکووکەوە برات نامیلکەیەکی نووسی کورد و گرەوکردن لەسەر هەڵوێستی ئەمریکا کورد و گرەوکردن لەسەر هەڵوێستی ئەمریکا ناردم بۆ هەموو سەرکردە سیاسیەکانی کورد کە بەداخەوە ناخوێننەوە و گوێژ ناگرن لە دەوروبەرەکان ئەمەش کارە ساتە نووسیم ئەوە شەڕە بێ ئەوە عێراقەکەوێ ئەوە ئەمریکەکان لە مانای ئێمە بۆنەتەوە زۆر تێناگەن لەوە یەکە 30 ساڵە لێرە هاتووە دانیشتووە لە ڕاستیا بڵێ بڕۆ ئەم جۆرەشتانە چکم ئەزمموی دروستکردن و بیناکردنی نەتەوە لە ئەمریکا جیاوازە بەڵام دەرفەتمان بۆ دێتە پێشەوە ئێمە خۆمان استراتیژیتی خۆمان پیادەکەین لەوێ اقتراحی دووشتم کرد بە سوودوەرگرتن لە ئەزمموی سربەلیستای شارێکی هێرزگۆڤین بۆسنەوی هێرسێک کە دوای 8 ساڵ لە کاتێکە نەتەوەی گرتوەکانیش سەرپەرشتی ڕێکەوتنێکی کرد بوو لە نێوان مسلمانەکان و سربەکانە کە دیارە لەو شارەیە مسلمانەکان تیا جینۆساید کران سربەکان لەگەڵ ئەوەی کە نەتەوەی گرتوەکان ئامادە بوو نیانێژ مسلمانەکان بچنە شارەکەەوە منیش وتم دەرفەتێکی زۆر کەم و یەکلاکەرەوەمان لەبەردەستابێ لە شارەکە دووشت بکەین یەکەم سندوقێکی نەتەوەی دانین حکوومەتی هەرێم و بە 10 ملیۆن دلار بەشداری بکە و سەرمایه‌دارە کوردەکان بە 10 ملیۆن دلار بەشداری بکە ئێمە بەم 20 ملیۆن دلارە هەموو ناوچە جێناکۆکەکانە کڕینەوە هەموو ناوچە جێنا وتم هەتا نووسی بووم بە ئەزمون بە سوودوەرگرتن لە ئەزمموی ئیسرائیل بە سوودوەرگرتن ئێمە خاکی خۆمانە کڕینەوە خاکی خەڵک داگیر ناکەین وەکو ئیسرائیلەکەین خاکێک کە لە ئێمە داگیر کراوە بەڵام بە زەبری پارەی کڕینەوە بۆی شەرعی پێبین من مامەڵەم لایە کە عەرەبەکان هاتون 6 گوند بۆ لێپسراوی دەستگایەکی حیزبی کوردی بە 6 دەفتەر دۆلار کابراو توێتی بڕۆ شەقێکیان تێ لە 6 دەفتەر دۆلارێکی بە شەقلیان وەرەگرینەوە دەبڕ لیان وەرگراوە دووەم ئەزانی هاتوون لە تەنیشت سەرگەڕان و ئەو ناوچەیە بە هەزاران دۆنم عەرەبێکیان قەرەبوو کردو تو سەخەری کەستێکی دروستە دووەم وتم جەنگێکی نەفسی دەرونی قرس لە 2-3 ڕۆژ یەکەمە لە هەفتە و 2 هەفتەی یەکەمە بەرپاکەین بڵین هەر عەرەبێکی وافی هاتووە بۆ ئێرە ژانی سەلامە نابێ یەک کەس نەکوژین دۆخێت حملەکەین دەرونی بە پارە زەویەکەت بێنە لێ تەکڕینەوە ئێرە شوێنی تۆنێت تۆ داگیر کراوی لەسەر خاکی لەسەر دارودرختی ئێمەینەکەی کە تۆ بزوتنەوەیەکی ناسیۆنالیستن نەبوو کە استراتیژێکی هاوبەشت بۆ یەک نەبوو کە هەر کەسە بچوو عەدەم تەعەڕوزی دەرکرد بۆ بەعسیەکان بۆ ئەم و بۆ ئەوە دەرفەتی 72 سەعاتی یەکەممان لە کەسدا کە ئەبوویە ئەو کاتێ ئێمە چارەنووسی کەرکووک یەکلایکێنەوە هەتا من وتم دوایی ئەمری واقعە دروست نەکەن لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکان دوایی ئەبێ هەر هاوارکە دوای ئەبێ خۆ چارەنووسی لەبەرەوەی ئەگەر دەستوریش بوو دەستور بەهێزەکان تەفسیریەکەن و دادگای بەهێزەکان پیادەیەەکە تۆ دەستور تەفسیر ناکەی هەواکە جەباریاوەریش لە مەسەلەی پێشمەرگەیە باسی کرد زۆر ڕاستە ئێستا لە دەستورە تەنها هەرێم پاسەوانی سنووری پاسەوانی سنوور من قازیم لە دادگای باڵای فدراڵی عێراقا
و ئەو قازیەشم کە لە ئوردونەوە سەرۆکی دادگاکەوتی ئێمە ئیشمان هەیە مەسەل هەر قانون نییە ئیشمان پاراستنی یەک پارچەی خاکی عراق و چی ئەم جۆرە شتانەیە واتە ڕەهەندە سیاسیەکە بە قوڵی حاضرە ئەمە جگە لەوەی زیهنیەتی و پەروەردەی خۆم لە ڕابردووە لە چوارچەوەی دۆخێکی نەتەوەی عەرەبیە خۆ لێم دوور ناکەوێتەوە منم یعنی منم زۆر بە ئاسانی بەڵێ هێزێکی پۆلیسە و تەواو و هەرەوەی براتکەشیکە نەگەر بۆ شوێ لە 2016 وتم کە هێزی پێشمەرگە یا نامێنێ یا ئەگەر بمێنێ بە چەکی پۆلیسەوە هەتا نووسی بووم وەکو دەسەڵاتی هێزە ئەمنیەکانی دەسەڵاتی فلەستینی هێزە ئەمنیەکانی دەسەڵاتی فلەستینی لێرەوەیە کە دوای ئەوە کە کەرکووک ئەکەوێتە نێومە ئەبێتە ناوچەی جەناکۆک لە نێوان یەکێتی و پارتیە ئاسایشی یەکێتی ئاسایشی پارتی پارێزگای پارتی پارێزگای یەکێتی پەروەردەی ئەم مانای چییە؟ مانای پرسە نەتەوەیەتێکە پێوە نییە خەمی هاوبەشمان نییە دیدیە قەت بینیوتە لەسەر کەرکووک خەڵک پەرلەمانتاری کورد بێتە دەرەوە قەت بینیوتە ملیۆنە کەس لە هەرێمی کوردستان بێتە سەرجادا حیزبەکان لە پشتەوە بن بۆ مەسەلەی کەرکووک من دڵنیاتەکەم ئەگەر هەرێمی کوردستان یەک گرتوو بوو یا کەرکووک ێستا لە دەرەوەی هەرێم نابوو چکم مشکلەیەکی گەورە ئەوەیە ئەگەر کەرکووک و ناوچەکان بێنەوە سەر هەرێمی کوردستان ئەچێتە سەر هەرێمی زەرد یا هەرێمی سەوەس ئەوش مشکلەکەی باڵانسی هێزە بۆ هەرەوە نەیەژانی یعنی ئەم دیدەوە کە قەینا بەرامبەرەکە با قازانجەکە بۆ عەرەب بێ بۆ تورک بێ بۆ فارس بێ بەس بۆ بەرامبەرە حیزبیەکە نەبێ جاتە بۆیە ئەسڵەن ناوچە جێناکۆچی لەسەری نێوان ئەو دوو حێزە من لێرەوە یەک ساڵم بۆ سەرکردەکانی یەکێتی و پارتی بۆ خوا بۆ مێژووەڵم لێم وەرەگرن لێ وەرناگرن کەیفی خۆیانە یەک بنەما هەیە لەسەر ئاستی ژیانی شەخسی و حیزبی و سیاسی و کۆمەڵاتی و شارستانی و هەمووی ئەوە مەکە ڕسوایی بەرامبەرەکەتی تایە ئەوە بکە بەرژەوەندی خۆتی تایە بڕوادە بەس بەم پرینسیپی شکەی یعنی ئێستا ئەگەر تۆ مەبەستە ڕسوایی ئەو نەبێ تەکاڵی ڕسوایی تەواو شکانمان تەختمان کرد ئیرادەمان شکار ڕسوامان کرد چه سوود زانی لە بڕۆ دەروناسی بخوێنەرەوە زانی حەقت کە پێڵێن کینە هەر کەسێک ڕقەکانی گەشتە ئاستی کینە بە مرۆڤی بچووک وەسفەکرێ بچووک ئەوە مرۆڤی بچوو کە ناتوانێت کۆنتترۆڵی هەستەکانی بکە و بتوانێت لەسەر و ڕقوکی نەوتۆڵ و ئەم جۆرەشتانە لە چوارچێوەی بنەماکان و قیەمە ئەخلاقیەکان و بەرژەوەندیەکانی نەتەوە و حیزب و دەوڵەت و وڵات و شارستانە تێماڵە بکە هەموو خەونەکانی بێ بە ڕق و ڕسواکردنی بەرامبەرەکەی ئەگەر بێت و ئێمە بەس لەم گرێ دەرچین ناڵم بەرژەوەندی کوردستان بەرژەوەندی پارتی بەرژەوەندی یەکێتی بەس نەک ڕسواکردنی بەرامبەر حتى ئەوە بەشێ لانی کەم بواری گفتوگۆ قوڵقێنێ کە وردە بەرژەوەندیکی هاوبەش پێناسەکەین کە بەرژەوەندی من نییە بەرژەوەندی تۆش نییە بەرژەوەندی هەردوو لامانە ئێستا کە کاک لیوە فەریق جەباریاوەر باسی پێشمەرگەی کرد کێشە هەرە قوڵەکە لە باسەکەیە چی بوو تێگەیشتنی سەرکردایەتی هەردوو لە بۆ چەکی پێشمەرگە لە دیدە نیشتیمانیەکەوە نییە لە دیدە حیزبیەکەوە لە دیدی یەکێتی و پارتیەکەوەیە لە بەرژەوەندیە بەرتەسکەکانەوەیە کە لەو دیدەوە بێ ئەماگوە ئێخۆ ئەمەش هەتا هەروە ناکرێتەوە تۆ لە چوارچێوەی بەرژەوەندیەکی پێناسەکراوی خەڵکانی ترای بۆیە ڕۆژێ دێ زۆر ئاساییە ئەوەی تۆ تازشی ئەو سازشەی نایکەی بۆ یەکێتی نایکەی بۆ پارتی ئەبێ بیکەی بۆ بەرامبەرەکانت ئەو کاتە پێکەوە ئەشکرێ بیکەن بۆ بەرامبەرەکانت هیچتان قازانشتان نەکردووە هەردووکتان بچووک بوونەوە وڵاتەکەشتان بچوو کردوتەوە بەڵام لە ڕاستیە لە جا کاری سیاسی وایە کاری سیاسی ئەبێ لە کاتی خۆیە لە شوێنی خۆیە بیکەی لە کات و شوێنی خۆیانێت کردوای هەربی کە قیمەتی نامێنێ مانای ئێستا لە کەرکووک ئەتوانن شتێکی تری نەتەوایەتی پیشاندنی یەکێتی و پارتی دەرفەت هەیە لە بەردەمیان بۆ نەتیجە ئینتیخابی هەیەیانە کاکێ من نووسیم لە وتم سەرڕای هەموو ئەو ناومێدیانەی لە 7 ساڵی ڕابردووە لە کەرکووکا دروست بوو بەهۆی پارێزگارێکی ناشەرعی یعنی لایەنگریین سەرڕای هەموو ئەو شکستەی کە ئیداری هاوبەشی پارتی وێکێتی ئیداری هاوبەشی جیاتەگەڕێن لە کەرکووکە تووشیان بوو خەڵکی ئەو ناوچانە لێ پسراوەتیان گرتەوە ئەستۆ چاویان لە هەموو ئەوانە پۆشی چاویان لە هەموو ئەوانە پێوەشی لە سەتا نزیکەی هەفتای خەڵکی ئەم ناوچانە هاتن دەنگیاندا جارێکتر لێ پسراوەتیان خستەوە ئەستۆی یەکێتی و پارتی بژانەوەیەک دووبارە هەڵسانەوەیەکی کورد لە دوای هەموو ناومێدیان ئەمانە من نووسیم لە وتارەکانی خۆمە ئەمانەتەکە لە دەستی ئێوەیە
ئەگەر ئەم ئەمانەتە زایعکەن جارێکتر ڕووتان نایە بە ناوی کوردەوە داوا لەو دەنگدەرانە بکەن دەنگدان پێ بن کاتی خۆی بۆ هەدەپەم نووسی لە 2005 1 ملیۆن دەنگدەر بە ئەمانەت دەنگی داو بۆ ئێوە بە قازانجی کێشەی کورد لە باکوور بەکاری بێنن بەکاری نێنن لێتان وەرەگرنەوە ئەوە دەنگدەریەوە نین لە هەڵبژاردننی داهاتوو هەر ملیۆنەکە لێیان وەرگرتنەوە دەنگدەری کوردن دەنگدەری کوردی محافیزەکار بوون وەدانن بەمان کە خزمەت بە قەزیێنەتەوەکەیان بکەن کە ئەمان قەزیێنەتەوەتەکان لا گرنگە چەپیان لا گرنگ نییە ئایدۆلۆژیای پەکەکە وادەپیان لا گرنگ نییە بەس مەسەلە کوردەکان لا گرنگە ئەشتوانن وا مەڵە بکەن کە ئەمڕۆ ئەو نوێنەرایەتیەکە پشتیوانی لەو بکەن بەس بەمەرجێ خزمەتیەوە بکەن نەک مامەڵەیان لەگەڵا بکە بۆ سەفقاتی ئایدۆلۆژی و ئەم جۆرەشتانە یا مامەڵەیەک کە هەڵسەنگاندی استراتیژ لە دوایە نەبێت بۆیە ئێستا من نووسیم کاکە گیان حیزبە کوردیەکان بێنن قەینا نوێنەریان نییە حیزبە کوردیەکان بێنن وەرن پێکەوە دانیشن استراتیژێتێکی هاوبەش تەنها بۆ ئەنجومەنی پارێزگای مووسڵ و کەرکووک دامەنێن بۆ کۆی ئیشکردن لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم بۆ 4 ساڵی ڕابردوو دەربێنن پارتی قبوڵت بێ قسەی یەکەم و استحقاقی یەکەم لە کەرکۆک بۆ یەکێتی نیشتمانی کوردستان بێ ناتوانانی واقعڕت کەیتەوە یەکێتی قبوڵت بێ قسەی یەکەم استحقاقی یەکەم لە مووسڵ بۆ پارتی دموکراتی کورد ناوچەی نفوز یەکترتان قبول بێ پێکەوە ڕێکەوە لە سەرما و هاوبەش بن بەرنامەتان لا گرنگ بە نەکشێ پارێزگارە چۆن پارێزگارە بێ حیزبە کوردستانەکان بکەن بە شاید لە چوارچەوەی بەرنامەیەکی نیشتمانی کە ڕێکەوەن لەگەڵ هەمویانە با شاید بنە سەر دووکتان یعنی هەموو ئەمانە ماوت ئێستا ئەمە ڕێگار نەک تۆ بچی یەکێک بچێ لەگەڵ بەرەی تورکمانی و عەرەب و یەکێک بچێ لەگەڵ هەندێک عەرەبی ترا و یعنی تەواو کورد وەک پێکاتە نامە دیدێکی هاوبەشی کوردیمان نییە شتێکی مەسەلەی نەتەوەیەتی هاوبەشمان نییە خۆ ڕاستە هەمویان ئەڵێن لە پێناونەتەوە نیشتمان وشتە بەس لە ڕاستە شتێ بەناوی بەرژەوە دێنەتەوەیەتەکە لەو ناوچانەیە نەماوە کاتم تەواو بوو مامۆستا کاتمان تەواو بوو ئازارەکان کۆتاییان ئازارەکان کۆتاییان بەڵام ئومێدی ئێمەش بە دوا ڕۆژێکی باشتر کۆتایی نایە کۆتایی نایە ئەمە بە بکەینە دوا سەرنج با دوا سەرنج زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا بووبەکر کاروانی نووسەر و کەسایەتی سیاسی و سیاسەتمەداری نەتەوەی باشەوە من ئەوە حەقیقەتە کەمیشم تۆ سپاس بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بێکەوە لەم دیدارە تایبەتەیە پانۆرامامان پێشکەش کردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ